پیا و تەنها جارێکیش تند و تیژی دژی خێزانەکەی بکە بەسە بۆ وێرانکردنی ماڵەکەی. هەڵمەتی قردێلەی سپی چییە؟ ئەم هەڵمەتە لە سەرتاسەری گیاندا گەورەترین هەوڵی بەشداری پیاوانە لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژیمەینە. لە 25 دەوڵەتدا ئەم کەمپینە لە ماوەی نێوان 25 یانزەی 2012 بۆ 10 دوانزەی 2012 لەلایەن ژنان و پیاوان و بەڕێوە دەبرێت و ئاراستەی پیاوان و کوڕان دەکرێت لەو دەوڵەتانەدا. هێمایی سەرەکی ئەم هەڵمەتەش بریتیە لە قردێلەی سپی. لە ساڵی 2012دا ڕێکخراوی ئاسوودە لە شاری سلێمانی و چەمچەماڵدا ئەم هەڵمەتە ئەنجام دەدا. باوکاری ڕێکخراوی ئۆکسفامی بەڕێتانی و بە پاڵپشتی یەکێتی ئەوروپا کە تێیدا چەندین چالاکی میدیای و مەیدانی و هۆشیارکردنەوە لە خۆگرێت و بەڵێننامەیەکی ئەخلاقی بە پیاوان پڕدەکرێتەوە بەمبەستی ئەنجام نەدانی توندوتیژی و کارکردن بۆ بەرەنگاربوونەوەی هەموو شێوازەکانی توندوتیژی دژی ژنان. ئامانجی سەرەکی بریتیە لە هاندانی بەشداری پیاوان و کوڕان لە پرۆسەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژناندا، بەتایبەتی ئەو پێکاتە سەرەکیانەی کۆمەڵگا کە کاریگەری بەرچاویان هەیە، وەک پیاوانی بڕیار دروستکەر، پارێزەر و دادوەران، پیاوانی ئاینی، پیاوانی پۆلیس، سەرجەمە و پیاوانەی کە کاریگەریان هەیە لەسەر خەڵک و خۆیان و بڕوان بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەیە. ئەم هەڵمەتە بۆ یەکەمین جارە لە کوردستاندا ئەنجام دەدرێت و تەنها لەلایەن ڕێکخراوی ئۆکسفامی بەڕێتانیەوە لە 4 وڵاتدا جێبەجێ دەکرێت کە بریتین لە هەرەمی کوردستان، ئوردن، لوبنان و فەڵەستین. ئامانجیش لە هەڵبژاردننی کوردستان ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا پرۆژەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان تەنها مامەڵەکردن بۆ لەگەڵ ژناندا. لە کاتێکدا پیاوانیش نیوەکەی تری کۆمەڵپێک دێن و پێویستە ئەمانیش لە پرۆسەی پاکردنەوەی کۆمەلگا لە توندوتیژی ڕۆڵی سەرەکی و کاریگەری خۆیان هەبێ، بەتایبەتی ئەو پیاوانەی کە دەتوان ڕۆڵی بەرچاویان هەبێ لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژناندا. لە ماوەی 16 ڕۆژی نێوان 25 نۆڤەمبەر بۆ 10 دیسێمبەر چەندین چالاکیونە و جۆراوجۆر ئەنجام دەدرێت کە لە نێویاندا چالاکی میدیایی لە تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامە و وێبسایتەکانەوە ئەنجام دەدرێت. هەروەها چەندین چالاکی مەیدانیش لە هەریەکە لە سلێمانی و چەمچەماڵ ئەنجام دەدرێت بە بەشداری چەندین پێکاتەی گرنگی کۆمەلگا. نامەی سەرەکی ئەم هەڵمەتە بۆ سەرجەم هاوڵاتیان و دامەزراوەکانی هەرێمی کوردستان پێکەوەیە، چونکە مەسەلەی توندوتیژی دژی ژنان تەنها حاڵەتێکی پەیوەندیدار نیە بە حکومەتیان خەڵکەوە، بەڵکو هەمووان دەگرێتەوە. لەم نێوەندەشدا ئەرکی حکومەت و هێزە سیاسیەکانە کە هەوڵ بدەن ڕێگە خۆشکار بن بۆ داڕشتنی بڕیار و یاسای دادپەروەر و ناتوندوتیژی دابڕێژن. ئەرکی حکومەتیش ئەرکێکی گەورەیە لەم بوارەدا. لە چوارچەوەی چالاکیەکانی پرۆژەکەدا چیرۆکی چەندین کەیسی ژنان دەخرێتە ڕوو کە توندوتیژیان بەرامبەر بەکارهێنراوە. ئەمەش بۆ ئەوەی ببێتە حاڵەتێکی ئاشکرا و بەڵگەیەکی ڕاستەقینە کە لەم هەرێمەدا هێشتا مەسەلەی توندوتیژی دژی ژنان بوونێکی ترسناکی هەیە. هەروەها جەختکردنەوە لەسەر جێبەجێکردنی یاسایی بەرگرتن لە توندوتیژی دژی ژنان. لەبەر ئەوەی لە کۆمەلگای ئێمەدا توندوتیژی هەیە، نەک تەنها لە بەرامبەر ژنان، هەر بەگشتی کۆمەلگایمان بەڕاستی کۆمەلگایەکی توندوتیژە و ئەمە تایبەتیش نییە بە کۆمەلگای ئێمە. دەتوانم بڵێم توندوتیژی دژی ژنان، دژی مناڵان، توندوتیژی ناو کۆمەلگا دیاردەیەکی جیهانیە، ئەگەرچی لە بڕ و شێوازەکانی لە کۆمەلگایەک بوو کۆمەلگایەک جیاوازە. بۆیە زۆر بە پێویست دەزانرێت کە هەمیشە کولتوری نهێشتنی توندوتیژی بڵاو بکرێتەوە و ئەم هەڵمەتە دەرفەتێکی گرنگە و هەڵمەتێکی جیهانیە، بەتایبەتی کە تەرخان کراوە بۆ دژی توندوتیژی دژی ژنان یان بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. ئەمە بەس لەوەیە کە بەڕاستی کۆمەلگا بپارێزێت. یعنی ئەمە پرسێک نییە تایبەتە بە ژنان. ئەنجامدانی توندوتیژی دژی هەر ئافرەتێک، ئەنجامدانی توندوتیژە دژی خێزانێک، ئەنجامدانی توندوتیژیە دژی کۆمەلگایەک. تام بڵم لە ڕووی سەرنجەوانەیە سەرنجێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستانی بخۆی ڕاکێشاوە بە هەر سێ شارەکەەوە ئەو بەتایبەتی شاری سلێمانی کە لەبەرەوەی لە بەرواری 25 نۆڤەمبەر لەگەڵ گروپی 25 نۆڤەمبەر هەڵمەتی قردێ لە سپیش لە بەردەمباخی گشتی نمایشی چالاکیەکەی خۆی کرد. دەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر سەرنجی خەڵکی بەلای خۆیان ڕاکێشاوە و لە ئەو مەبەستەی هەڵمەتی قردێ لە سپیش هەی بووە کە داوای ئیمزای با بڵێن بەڵێننامەیەکی ئەخلاقی لە
پیاوان کردووە بە ویستی پیاوان خۆیان چکم لە بەڵێننامەکە نووسراوە بەڵێننامەی ئەخلاقی ئەدەم کە بە هیچ جۆرە توموتیژی ناکەم و ڕێگریش ئەبێ لە بەردەم توموتیژیا. ئێمە چەند ڕێکخراوێک بووین بەسەرپەرشتی بەڕێوەبەرایەتی گشتی توندوتیژی لە شاری سلێمانی. ئێمەش وەکو ڕێکخراوی ئامێز بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی ئاسوودە و چەند ڕێکخراوێکی تر گروپێکمان دروست کرد بە ناوی گروپی 25 نۆڤەمبەر. گروپی 25 نۆڤەمبەر کە ڕۆژی 25 نۆڤەمبەر ئەو ڕۆژەدانراوە بە ڕۆژێکی جیهانیە بۆ بەگژاچوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان. چالاکیێکی زۆر کرا، دەرزوتنەوەی تایە بۆ ئامادەی کوڕان، سمیناری تایە، ئۆرکشۆپی تایە، پێشانگای فۆتۆگرافی تایە لەسەر ئەو چالاکیانەی کە چەند ساڵە ڕێکخراوەکان کردویانەیان ئەو ئافرەتانی کە توندوتیژیان بەرامبەر کراوە. بەڵام بەڕاستی ئەوەی کە من ئەمساڵ زۆر لەلام گرنگ بوو هەڵمەتی قردێلەی سپی بوو کە ڕێکخراوی ئاسوودە پێی هەڵسا. ئەمە بەنیسبەت کوردستانەوە تازەی یەکەم جارە لە سلێمانی ئەکرێت و وابزام لە چەمچەماڵیش کردیان. ئەم هەڵمەتە گرنگی خۆی هەیە و ئەم هەڵمەتە پێویست دەکاتن بەجددی وەربگیرێ لەلایەن هەموو کەسێکەوە، لەلایەن دام و دەستگاوە، لەلایەن ڕێکخراوەکانەوە، لەلایەن حکومەتەوە بۆ نەهێشتنی توندوتیژی. لەبەرەوەی بەخۆم پێم وانە کۆمەڵگایەک بتوانێت بە ئاشتی بژی دەتوانێت توندوتیژی لە ناوخۆدا نەهێڵێ ئەگەر لە ناو ماڵەکاندان توندوتیژی هەبێ. وەم پێم وایە ئەو توندوتیژیانی تریش کە لە شوێنەکانی تر لە قوتابخانەکان، لە مؤسساتی با بڵێن پۆلیس و ئەوانە هەیە هەمووی ڕنگدانەوە و کاردانەوەی ئەو توندوتیژیانەیە کە لە ماڵەوە ئەنجام دێن. بۆیە زۆر گرنگە هەڵمەتێکی بەرفراوانی ئەم هوشیارکردنەوەی خەڵک لە نەهێشتنی توندوتیژی بەرپا بکرێت و بۆیە بەڕاستی بخۆم بەشداریم هەڵمەتەم کردووە. ئەم هەڵمەتی قردێلەی سپیە کە زیاتر بەرەو ڕووی پیاوان و کوڕان ئەکرێتەوە کە ئەگەر بڕوایان کرد بە قردێلە سپیەکە بیکەن بە یەخەیانەوە دوای ئەوەی کە تۆ بۆیان ڕوونەکەیتەوە ئەمە مانای چییە؟ ئەمە زۆر گرنگە. ئەگەر بۆ 2 دقە 3 دقەیش بە بیکا بە یەخەیەوە مانای وایە بڕوای بەو مەسلەیە کە نابێت توندوتیژ بێ وەکو پیاو بەرامبەر بە ئافرەت و ڕێز بۆ بەرامبەرەکەیدا ئەنێ و ئینسانێکی یەکسانی خوازە پیاوێکی ڕۆشنبیرە بە مانای ڕۆشنبیر کە هاوسەرەکەی یا ڕێگەزی مێنەی بەرامبەری بە یەکسان لەگەڵ خۆیان ئەبینێ. ئەمە زۆر گرنگ بوو. یعنی ئێمە کە لە باخی گشتی بەو هەڵمەتە هەڵساین کە ئەمان کرد بە یەخی کوڕانیا پیاوانێکی هەندێک بە تەمەنەوە، هەندێکیان تۆزێ پێی تێکە چوونەی مەقسەدتان چییە؟ یعنی ماناتان چییە لەم قردێلە سپی؟ یعنی ئافرەت دەبێ بەرەڵا بکرێت و ئاوا بێت و ئاوا بێ. ئەمان و نە، ئەمە مانای ئەوە نییە. ئەمە مانای ئەوەیە تۆ بەرامبەرەکەت بە یەکسان ببینی وەکو خۆت، چی بۆ خۆت ڕەوایە بۆ ئەویش ڕەوایە. ئێوە هەردووکتان مرۆڤن وەکو یەک لەدایک بوون. ئەم جیاوازیە کە دروست کراوە کۆمەلگا دروستی کردووە، کولتور دروستی کردووە. هەڵمەتی قردێلەی سپی لە 25 وڵاتی ئەوروپا ئەم هەڵمەتە کراوە. ئێمەش بە باشمانزانی بەوە پێشنیاری ڕێکخراوی ئاسوودە بوو توانیمان ئەم هەڵمەتە بینینە سلێمانی خۆشحاڵانە بتوانین لە کوردستانە بکەین. ئەم هەڵمەتە ئەگەر بینێ سەر ڕەنگی قردێلەکە مانای ئاشتی ئەگەیەنێ، ئێمە ئەومان ئەوێت کە بتوانین لەم ڕۆژەیە لە ئەو پیاوانەی کە زویر بوون لە ئافرەتان بتوانین بەم قردێلە سپی ئاشتیان بکەینەوە و بتوانن بەڵێنێک بن کە توموتیژی بەرامبەر ئافرەتان نەکەن. پیا و تەنها جارێکیش توندوتیژی دژی خێزانەکەی بکە بەسە بۆ وێرانکردنی ماڵەکەی. هاوکاری ڕێکخراوەکان بەڕاستی بخۆم ئامار و داتایەکی ڕۆنم لەبەردەست نییە چ جۆرە، بەڵام بە شێوەیەکی گشتەوەندەی ئەوە ئاگادار بم تا ئێستا حکومەت ئەم کێشەیە بە ڕووکەشی وەرگرتووە و لە هەندێ بوونە و لە هەندێ ڕۆژدا گرنگی پێدەداتن، بەڵام لە ڕۆژەکانی تری ساڵدا لە کارنامەی خۆیاندا لە شێوازی ئیشکردنی خۆیاندا ئینسان هەست بەوە ناکاتن کە ئەم پرسە بە پرسێکی جدی و پرسێکی چارەنووسازی وەرگرتووە، بەڵکو بە پرسێکی لاوەکی وەرگرتووە. پێم وایە لێرەشەوە کە هاوکاریکردنی ڕێکخراوەکان نەک تەنها ڕێکخراوە و ڕێکخراوانەی کە تایبەتن بەکاری و
پاراستنی مافی ژنان و ئافرەتان بەڵکو و ڕێکخراوەکانی تریش من پێما لە ئاست پێویست نییە. ئێمە سەرتا کاتی مانگی نۆ لە سەرای مانگی نۆوانەیە کە بیرمان لەوە کردوانێ و بە یارمەتی ئۆکسفامی بەریتانی کە یەکێتی پشگیری یەکێتی ئەوروپا توانیمان ئەم هەڵمەتە بێنینە شاری سلێمانی. یەکەم پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی کاروباری وەزارەتی ناوخۆ بە تایبەت بەڕێبەراتی بە دوواداچوونی تومتیژی وەکێکمون لە یارمەتی دەرە هەرە سەرەکیەکانمان کە لە چالاکیەکەشا بەشدارن لە بڵاوکردنەوەی بەڵێننامەی ئەخلاقیەکە لەگەڵ لفلێت و ئەو قردێلەی کە هەڵێواسی زۆر کەسێکی یارمەتیدەربوونەوە لەو لە چالاکیەکانیشە با بڵێن وەکو ئاسایش و پۆلیس ئەو کەسانە بوون توانیوانە ئێمە پارێزن. خۆی بەڕاستی هاوکاری حکومەتە ناخۆی لەوەدا نابینێت کە هاوکاری ڕێکخراوەکان بکات ئەمە بەشێکە دوای قسەی لەسەر دەکەم بەڵام ئەوەی پێشتر قسەی لەسەر بکەم ئەوەیە کە دەبێ حکومەت و نەک بەس حکومەت مؤسساتی دەوڵەت ینی لە پەرلەمانەوە اینجا بۆ حکومەت کار بوو نهێشتنی ئەو دیاردێ بکات دەرچوونی یان پەسەندکردنی یان بەکارخستنی یاسای نهێشتنی توندوتیژی خێزانی هەنگاوێکی گرنگە بەڵام بەڕاستی لە دوای پەسەندکردنەوە ئەو یاسایە تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەین دەبڵێم تا ڕادەیەک پەرلەمان ئەو وەرکێ جێبەجێ کردووە بەڵام ئێستا حکومەت پێویستە بە جددی کار لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایە بکاتن بوو نهێشتنی توندوتیژی و پێم وایە ئەمە ئەرکی سەرەکی حکومەتە ئەمانەوێت ژن بکرد بێت بەڕاستی نەوەک فرمان جێبەجێ بکە لە هەموو ئەو شتانەی کە ئەوێت بەدەستی بێنێ بتوانێت خۆی لە کار دیاری بکواتە ئەگەر کچێک بێوێت بازرگانی بکە ئەگەر کچێک بێ بتوانێت خۆی بیر و بۆچوونی خۆی بتوانێت کەسایەتی خۆی بسەلمێنێت لەناو کۆمەڵگەیە ئێمەش وەکو ڕێکخراوەکان کە بەردەوام بووین لە کار و لە چالاکیەکانمان و بەردەوامیش ئەبین و تێڕوانینێکی باشیشمان هەیە بۆی لەبەر ئەوەی ئەتوانین کەمێکی یاساکان وە خۆشحاڵانە حکومەت خەریکەیەتە سەرخەت بۆمان کەمێک لە یاساکانمان بۆ جێبەجێ ئەکات و چەند دەستگایەکدا ئەنێت بەڵام ئەوەی کە مای دڵگرانی ئێمەیە ئەوەیە کە هەتاوکو ئێستا یاسای توندوتیژی خێزانی جێبەجێ نەکراوە ئەمانەوێت جێبەجێ بکرێت. من بە حکومەوەی کە زۆر لە کوردستانە نەژیاوم بەداخەوە عنی بەس ئەوەی کە ئەی بینم و ئەی بیسم حکومت کارەکە بەڵام کارەکە هیچ ینی جێگەی دیار نییە ڕۆژ بە ڕۆژ ئافرەت ئەکوژرێ توندوتیژی بەرامبەرەکرێ ئەی کوا حکومت ئەی کوا دادگا کوان ئەوانەی کە 20 ساڵ یا حکومی هەتایان بەسەرا دراوە کە ئافرەت کوژەری ئافرەتەن کوا ینی کاتە من چۆن ئیشەکانی حکومت هەڵبسەنگێنم يعني من بەڕای خۆم هیچ یعنی هیچ ئیشێکی وانەکراوە لایەنی حکومەتەوە پشگیری دەکا پارەت بۆ سەرفەکە ئەڵێ تۆرە سەرجاتە قسە بکە ئەمە ناخوا تاکە ئێمە هاوار بکەین ئەوە ڕێژەی داتاکان دەری ئەخە کە ڕۆژەها چەنەها ئافرەتە کوژرێ ئەگەر حکومت قانونێک و یاسایەکی وای هەبوایە بیتوانایە ڕێگەلەوە بگرێ بۆ ئەوە بەردەوام ئەبێ نییە بەداخەوە لەبەرەوە ئێمە زۆر ڕێگەی تر ئەبێ بگرینە بەر زیاتر بەجددی بە کارامەی هیچ بۆ ئەم کارە بکەین. بە شێوەیەکی گشتی کۆمەلگا ئێمە بەرەو توندوتیژی دەچێت ئەمە بەشێکی پەیوەستە بەو بارودوخەی با بڵێن کە پێشتر و ئێستاش بەردەوامی هەیە لە ناو کۆمەلگا ئێمە دەبتەبدی بارودوخی شەڕ و چش شەڕە لێنە وڵاتان کە لێنەوە عێراق و ئێران و ئەمریکا و دوای شەڕە ناوخۆیەکان و ململانی ئەمانە هەموو وایان کردو بەڕاستی کۆمەلگای ئێمە بڕێکی زۆری لە توندوتیژی بەرهەم بهێنێتەوە و پێویست بکاتن کە هەڵمەتێکی جدی بۆ نهێشتنی بەرپا بکرێتن بۆیە من ئەوەی تێبینیم کردبێت دیسان دەڵێم لەوانەیە ینی ئەوە ئامارێکی ڕۆن نەبێ بەڵام ئەوەی من دەتوانم بڵێم توندوتیژی تا ئێستا هەیە و توندوتیژی من ناتوانم بڵێم زیاد بۆیان کەم بوویتەوە بەڵام دەتوانم بڵێم بوونی هەیە و لەبەر ئەوەی بەبێ ئامار ئەوە بەرپرسایەتێ ناتوانم هەڵبگرم بەڵام بەگشتی مادەم بوونی هەیە کەواتە پێویست دەکاتم بەرەنگار بوونەوە هەبێ بەداخۆ لە ساڵە بەرەو بەرزبوونەوە ئەوەی جۆمان لێ کە بەڕێبەرایەتی بەدواداچوونی توندوتیژی ئیشی ئەوەی ئامار کۆکاتەوە بەدواداچوون بۆ کێشەکان بکە ئاگامان لێ ڕادەی بەرزبوونەوەی کێشەکان بەرەو زیادبوون ڕۆیشتووە و ڕادەی سکاڵاکردن زیاترە هەر ئەمە ژوای کردووە کە هەڵمەتی قردە لە سپی باڵێن کە هەوڵی بەشداری پیاوانە
لە سەرتاسەری جیهاندا و لە پێشتر لە 25 وڵاتی ئەوروپای ئەنجام درراوە. دواتر لەم ساڵدا لە شاری سلێمانی و لە چەمچەماڵ بەڕێوە ئەچێ و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئۆکسفامی بەریتانی بە تایبەتی بە پاڵپشتی یەکێتی ئەوروپا 4 وڵاتی دیاری کردووە، هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی، چەمچەماڵ لەگەڵ لوبنان، ئەردەن، فەڵەستین و ئەمەش لەوە سەرچاوی گرتووە کە ڕێژەی سکاڵاکردنی ژنان زیادی کردووە و لەگەڵ بەرزبوونەوەی ڕادەی توموتیژی. ئەمە بەداخەوانێک کە لێرەوە باس دەواکەم، ئەمە بێتەوەی ترساندنی ژنان و کۆمەڵگاکەمان و یا با بڵین بێتەوەی ترساندن. بۆیە پێویستە ئامارەکان کە باز بەرزبوونی ڕادەکەیەکی باز بکەین چۆن بەرز بۆتەوە، بەڵام ئەمە لایەک لە لایەکان کە بەرزبوونەوەی توموتیژیە، لایەکی تریشی ئەوەیە کە خەڵک ئاستی ڕۆشنبیری بەرز بۆتەوانێ، بۆیە وای لێ هاتووە کە ڕێژەی سکاڵاکردن زۆر زیادی کردووە. بین لەسەر ئامارەکان ئەم ساڵێکی خوێناوی بۆ بەڕاستی کۆمەڵێک ئافرەتی جوان بوونە قوربانی دەستی توموتیژی، بەڵام ئەوەی چۆن بڵێ کۆمەلگا هۆشیار بۆتەوە. ئێستا بین سێری ئامارەکان بکەین، ئامارەکان ئامارێکی زۆر توموتیژیەکان سیر ئەەکەین بەرەو زیاد بوونە، بەڵام ئەوەی کە من ئەیبینم بە بۆچوونی خۆم هەست ئەەکەم ئەمە ئەوە ناگەیەنێ کە بڵێ ئێمە توموتیژەکان زیادی کرەوە، بەڵکو کۆمەلگا هۆشیار بۆتەوە. کچەکان ناتوانن تەنها لە ماڵەوەدا بنێشن و ئەوەی کە براکە یان باوکی یان خود هاوسەرەکەی بەرامبەری ئەکات قوبوڵی بکات، بەڵکو یەتە دادگا و داوا تۆمار ئەکات، کەمێکی سیر ئەەکەی هۆشیار بۆتەوە و بەردەوامیش ئەبێن و ئومێدیشمان وایە کە ئافرەتەکانمان بەرەو باشبوون و هۆشیاربوونەوەیکی باشتر ئەڕۆن و مافەکانی خۆیان ئەناسن. ئەوش ئیشی ئێمەیە و بەردەوامیش ئەبین لەسەری. ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەگشتی و بەتایبەت ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە پاراستنی مافی ژنان بە هوشیارکردنەوەی ژنان ڕۆڵێکی زۆر ئیجابی دەگەرن، بەڵام بەڕاستی ئەمە تەنها ئەرکی ئەو ڕێکخراوانە نییە، ئەمە سەرڕای ئەوەی کە ئەرکی حکوومەت و موسساتی ڕسمین ئەرکی هەموو تاکەکانی کۆمەلگایە کە بە بیر و بوچوونێکی مرۆڤ دۆستانە و بیر و بوچوونێکی کە بەڕاستی دوور لە توندوتیژی ئاشتی خوازانە و دیسان تەکی دەکەمە لە ماڵەکانی خۆمانەوە دەستپێکردن لە ماڵەوە ئەو ئاشتێوایی کە لە ماڵەوە دروست دەبێتن بە شێوەیەک ئۆتۆماتیکی دەگوازرێتەوە بۆ کۆمەلگاوە دەگوازرێتەوە بۆ هەموو ئەو دامەزراوانەی کە لەناو کۆمەلگادا هەن. جاران کۆن مێدیان نەبووە باسی کوشتن بکات و باسی توندوتیژی بکات، بەڵام ئەمڕۆ مێدیا ئازادە، ئەمەش هەرچی ئافرەتێک توندوتیژی بەس بکرێت ئەگاتە ڕۆژنامەکان و مێدیاکان و ڕادیو تەلەڤیزیۆنەکان بڵاوی ئەکاتەوە. ئەمە ئەوە دەرئەخا کە ئێمە گوێمان لێ بێت توندوتیژی هەر هەیە و هەر بەردەوامە، بەڵام زۆرترە یا کەمترە من ناتوانم بە دەقیقی بەڕاستی جوابی ئەوە بەمەوە کە زۆرتر بێ یا کەمتر بێ، بەڵام هەیە توندوتیژی زۆرە. خەتە نەکردن کە ئێمە ئەڵێن زۆر کەس قسەیان لەگەڵ ئەەکەی لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یا لایەنی حکوومەت ئەڵێن نییە، من ئەڵێم هەیە، هەر بەردەوامە. کچ بە شودان بە ناڕزایی خۆی هەر بەردەوامە، پیا و هەر هەیە ئێستش بە چاوێکی زۆر سووک و نزم سەیری ئافرەت ئەکات. ئیتر ئەو پیاوانن کە زیاتر مادە بێهۆشکەرەکان یا مادەی کەحولی ئەخۆن دائیمە زۆر هەیە، زۆر زۆرن، یعنی ڕێژەکەیان ئێجگار زۆرە. ئیتر نازانم، هیوادارم هەوڵ بین بەرەو کەم بوونەوە بڕوات، دەستا ئەمڕۆ بە بڕوای من کەم نەبووەتەوە. پیا و تەنها جارێکیش توندوتیژی دژی خێزانەکەی بکە بەسە بۆ وێرانکردنی ماڵەکەی.